بناوي پێی شیرین خوسە و جەرمەن پێی فەرهاد شیرین وەبێ ئەستونبەر بینەران و بیسەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ شادی و کامەرانی بێت. من ڕۆمیار فارس خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە نوێڵقەیەکی بەرنامەی حیکایەتخوان بە خزمەتان شاد بوومەوە. هەبوو نەبوو کەس لە خودا گەورەتر نەبوو، لە حەزرەتی محەممەد خۆشەویستتر نەبوو، لەم زەمانە قەدیمتر نەبوو، لە بەرنامە جوانەکەی حیکایەتخوانی گەڕیان خەمڕێوێنتر نەبوو. ئەگەرنەوە ڕۆژێک کابرایەک پرسیار لە برادەرێکی ئەکات وەڵێ بچمە کام شەخص و جێگا دوعا بکەم دوعاکەم زوو گیرا بێت، ئەویش پێڵێ بچۆرە شەخصی پیرمەنسوور لەوێ دوعاکەت گیرا بێت، ئەوەی پیاوچاکی لێبووە. کابراش ئەچێتە جادەی پیرمەنسوور و لە لای دیوارێکەوە وەستێت، زۆر دوعاکات. کابرایەکەی بینێت لای سەیرە، ئەڵێ ئەوە دوعا بۆ چیەکەی؟ ئەویش ئەڵێ من لەسەر مەزاری پیرمەنسوور دوعاکەم. ئەڵێ کاکی خۆم تۆ غەڵەتت کردووە، ئەمە مۆلیدەکەی پیرمەنسوورە، شەخسەکەی پیرمەنسوور لە خوارەوەیە. زۆر جار باسی ئەجەل ئەکرێت و چەندین چیرۆک ئەگەڕنەوە دەربارەی ئەجەل، ئەگەڕنەوە کە شاعیری گەورە زێوەر کاتێک کە مدیرناحیەی پردەیە بێت، چەند ماسیگرێک ئەچنە لای و پێڵن قوربان ئێمە لە کاتی ڕاوە ماسیە کابرایەکمان لە ناو ڕووبارەکە دەرهێنایەوە، هەوڵێن و ئاویسکی کابرا دەرەکەن لە ڕووبارەکەیە. ئەڵێ کابرامان هەر چۆنێک بێت هێنایەوە، هۆشی خۆی لە قەراغی دیوارێکا داماننا، بەڵام کاتێکمان زانی دیوارەکە بەسەر کابراکەیە ڕووخا، بۆیە بۆمان دەرکەوت کە ئەجەلەکەی بە دیوارەکە بووە، بە ڕووبارەکە نەبووە کە لە ڕووبارەکە دەرمان هێناوە. ئەگەڕنەوە کە ڕۆژێک لە قوتابخانەیەک مامۆستاکان بڕیارەیەن کە تەواوی خوێندکارەکان ببن بۆ دەشت و نوێژەبارانیان پێ بکەن. یەکێک لە خوێندکارەکان ئەڵێ مامۆستا هۆکار چییە نوێژەبارانە بە ئێمە ئەکەن؟ مامۆستا شەڵێ ئێوە مناڵن بێتاوانن، دوعاتان زوو گیرا بێ بۆیە نوێژەبارانەتان پێەکەین. خوێندکارەکە شەڵێ مامۆستا جا ئەگەر ئەو قسەی تۆ ڕاست بۆیە دوعامان زوو گیرا بۆیە ئێستا هیچ مامۆستایەک لەسەر زەوی نەما بوو. هەندێکەیە ئەڵێ کە بۆ کەوشێک یاخود بۆ پێڵاوێک حشترەکەت دامەنێ. ئەگەرنەوە کە کابرایەک زۆر ڕۆژێک حونەین تووڕاکات، ئەویش بۆ مەبەستە ئەوێ حەقی لێ بکاتەوە تاکێک لە پێڵاوەکانی باد لە جێگایەکدا هەڵێواسێت و تاکێکی تری پێڵاوەکانی بەدارێکیکە هەڵەواسێت، تا ئەم کاراکات کابراکەش حشترەکەی لێ فڕێنێت و ئەڕوات. بۆیە بۆ مەبەستە ئاڵێن بۆ پێڵاوێک حشترەکەت لە دەست مەدە. ئەگەڕنەوە کە ڕۆژێک ئەحۆل ئەچێک بۆ تەعزیەک، وازانن کە چاک بۆتەوە وەکو جاران نەماوە. دوای ئەوەی کە فاتیحا خوێنن، ئەحۆل بە جەماعەتی تەعزیەکە ئەڵێ ئەوە خوا لێ خۆشبوو نابینم بۆچی دیار نییە. زۆر جار خەڵکیە پرسن کە ئەبێ ئەوە کارە چی بێت کە لە کاتی مانگیرانە بۆچی خەڵک تەپڵێ ناخود ئەکێشن بە تەنەکەیە.
ئەگەرنەوە کە ڕۆژێک ئەسێرە ناسێک درک بەوە کات کە لە فڵان شەوە مانگە گیرێت بۆیە ئەچێ پاشا ئاگادارەکاتەوە ئەڵێ قوربان ئاگادار بە لەو شەوەیە مانگە گیرێت پاشاش هەواڵەکەی بەدڵنی ئەڵێ ئەگەر ڕاست دەرنەچێت لەدار دێڵم و هەروەها ئەگەر ڕاست دەرچێت دیارێکی گرانبایی دەکەم قسەی ئەسێرەناسەکە ڕاست دەرەچێت و لە هەمان شەودا مانگ دەگیرێ بۆیە ئەسێرەناسەکە ئەیوێ بچێ بۆ لای پاشا و ئاگاداری کاتەوە کە قسەکەی ڕاست دەرچووە بەڵام لەو کاتەیە پاشا غەوتووە بۆیە ئەسێرەناسەکە بڕیارەیە هەمویان تەپڵ و تەنەکە لێ بدەن تاکو و پاشا خەبەری بێتەوە لەمەوە خەڵکی خۆیان گرتووە کە کاتێک مانگە گیرێت تەپڵ لێدەن و بەختەنەکە کێشن ئەگەرنەوە کە ڕۆژێک کابرایەک سواری پاسە بێت و گوێنێکیشی لەگەڵ خۆیدا پێیە بۆیە شۆفێری پاسەکاڵێ پارەی گوێنێکەشم ئەبێ بەجیا بدەیتێ بەڵام کابرا ئاڵێ لێم وەرمەگرەوە خۆ نەفەر نییە شۆفێری پاسەکاڵێ بێ نەفەری بە نەفەری حساب بکەین بۆیە کابرا ناچار سەری گوێنەکە کاتەوە بە کوڕەکەی کوڕم وەرە دەرەوە سوودی نییە لەگەڵ سایق پاسە گوێنی بێت و نەفەر بێ هەر پارەی خۆیانم لێ وەرەگرن ئەگەرنەوە کە ڕۆژێک مەلەکلمەوت فریشتەی گیانکێشان ئەچێت بۆ ئەوەی گیانی حەزەتی ئیبراهیم بکێشێت بەڵام حەزەتی ئیبراهیم خۆی نایە بەدەسەوە بە مەلەکلمەوت ئەڵێ بگەڕێرەوە بۆ لای خودا و بڵێ چۆن گیانی خۆشەویستەکەتە کێشیت بۆیە مەلەکلمەوت دەست لەمە هەڵەگرێت و ئەچێتەوە بۆ لای خودا و ئەڵێ ئیبراهیم درودی خوای لێبێت نکوڵی کردەوەی کە گیانی بکێشم و ئەو فەرمایشتەیەشی پێوتوم خوای گەورەش بە مەلەکولمەوتە فەرمیێ بگەڕێرە بۆ لای حەزەتی ئیبراهیم و پێی بڵێ ئایا ڕازی نیت بگەڕێیتەوە بە لای خۆشەویستەکەت کاتێک کە مەلەکولمەوت دەگەڕێتەوە و بە حەزەتی ئیبراهیم ئەڵێ ڕازی نیت ئێستا بگەڕێیتەوە بە لای خۆشەویستەکەت بۆیە لەم کاتە ئیبراهیم ئەڵێ ڕازیم و خۆی تەسلیمەکات بە مەلەکولمەوت تا گیانی بکێشێت ئەگەرنەوە کە ڕۆژێک ئەحۆل و حەپۆلی برادەری ئەچن بۆ بەغداد و هیچیان لە عەرەبی تێناگەن خاوەنی مەطعەمەکە بە ئەحۆل ئەڵێ چییە خۆن کاتێک ئەوان دانیشتون خاوەنی مەطعەمەکەش ئەڵێ کورشی ماک و واتەیش نەماوە ئەحۆلیش تێناگات ئەڵێ کورشی بۆ من بێنە و ماکوور لەگەڵ سەلکێ پیازا بۆ حەپۆلی برادەرم ئەگەرنەوە کە ڕۆژێک گەنجێکە چێت بەلای سوقراتی دانا و پێڵێ فێری زانست و زانیاری بکە سوقراتیش گەنجەکە باتە کەناری ڕووبارێک و بە هەموو هێزێکی خۆی سەری گەنجەکە نوقمی ئاوەکە ئاکات بۆیە گەنجەکە بە پەلە سەردێنێتە دەرەوە بە هەموو قوتێکەوە تاکو و نەخنکێت بە سوقرات ئەڵێ حکمەتی ئەم کارە لە چیا بوو سوقراتیش پێڵێ عەشقەکەت لەو کاتە چەندێک بوو بۆ هەوا پێویستە عەشقەکەشت بۆ زانست و فێربوون بەم شێوازە بێت تاکو ببی بە زانە
ئەگەرنەوە کە ڕۆژێک کابراەک ئەچێت بۆ دوکانی مەشروب و بە دوکانارەکەڵێ عەرەقی ئەسلی سەرڕەشم بەرێ بۆ مەبەسە لێ وەرەگرێتەوە چێتە لای حەمامی شاب کاتێکی خواتەوە زۆر دایگرێت و بە شۆتی سەرخەرمانەوە چێتەوە بۆ لای دوکانارەکەڵێ فێڵ لێ کردوم و عەرەقی ئەسلی نێومەتێ چونکە خەیاڵی نەکردوم دوکانارەکە شەڵێ ئەمە خەیاڵی نەکردووی بەم شێوازاتووی ئەگەر ئەسلی بۆیە و خەیاڵی بکردیدا ئەوە چۆن چۆنی ئەگەڕایتەوە بۆ لام من لە دنیادا هەرە و یاری وفادارم بەسە من لە دنیادا هەرە و یاری وفادارم بەسە ئەو دلارامم بەسە ئەو یار و غەمخوارم بەسە بمکەنە مختاری گەنجی عالم و کنجی لەبی خەندەیە لەو دوولەبی لەعلی گوهەربارم بەسە دەردی بێدەرمانی عیشقی گەردڵی کرد و منزار دەردی بێدەرمانی عیشقی گەردڵی کرد و منزار غەمزەیە لەو چەشمی بیماری پەرستارم بەسە ئەگەرنەوە کە ڕۆژێک کابراەک زەویەکەی فرۆشێت بە پیاوێکی تر کاتێک پیاوەکە ژێر زەویەکە پشکنێ ئەبینێ کوپەیەک زێڕی تێدایە بۆیە بە پەلا خاوەنەکەی ئاگادارەکاتەوە ئەڵێ ئاگادار بە کوپەیەک زێر لە ژێر زەویەکە تا بووە وەرەبی بەرەوە ئەوی شەڵێ من تازە نامەوێ مڵکی تۆیە چونکە من زەویەکەم بە هەموو شتێکەوە پێفرۆشووی کابرای خاوەن زەویش قبوڵی ناکات ئەڵێ ئەوە حرامە و من قبوڵی ناکەم چونکە من زەویم لێکڕیوی کوپە زێڕم لە تۆ نەکڕیوە بۆ مەبەستا هەردووشان نکوڵیەکەن لەوەی کە کوپە زێڕەکە وەرگرن ئەشتە لای زانایەک زاناکە شەڵێ ڕێگە چارە ئەوەیە کە ئەگەر کچ و کورتان هەیە بە زەواج بەیەکەوە بکەن و کوپە زێڕەکە بکەن بە مەسرەفی زەماوەندەکەیان بۆ مەبەستە کوپە زێڕەکە لە بینیانە بەشەکەن دڵم هەر ئەو دڵێ جارانە ئێستاکەش ئەناڵێنێ هەناسەی ساردی ناکامی لە سینەمدا ئەتاسێنێ ئەگەر جوانی سرنجم ڕائەکێشێ مەگرە لێم چونکە جەماڵت پەیکەری ڤێنوسی خوای جوانیش ئەجوڵێنێ پەچەت لادە ببینم ڕوود ئەمن خۆ سەیری تۆ ناکەم لە ڕووی تۆ تێ ئەگەم یەزدان چلۆن نەخشی ئەنەخشێنی کە تیشکی ڕۆژ ئەدازا قاوی پرچی زەردی زێڕینت لەلام قەوس و قزە هیچ ڕۆنەق و شەوقێکی نامێنێ ئەگەرنەوە کە ڕۆژێک کابراەکە چێت بۆ دوکانێکی بازاری سلاح فرۆشەکان پرسیارەکات وەڵێ شریتی بیکەیسیتان هەیە دوکانارەکە شەڵێ بەڵێ شریتی بیکەیسیمان هەیە کابرا شەڵێ داعەزت نەبێ بیخەرە سەری بۆم بزانم خۆشە گوێی لێ بگرم ئەگەرنەوە کە ڕۆژێک کابراایەکی جوولەکە ئەوێ کە خانۆکەی بفرۆشێت خۆی نرخی خانۆکە تەنها 1000 درهەمە بەڵام داوای 2000 درهەمی لێکات کاتێک کە مشتەرەکانیانە سەری پێڵم بۆچی ئەم نرخە زۆرە ئەوی شەڵێ ئاخر ئێوە نازانن کێ دراوسێمە عەبدوڵڵای کوڕی موبارەک دراوسێمە کاتێک نەخۆش بم سەردانی مەکات دیار نەبم هەواڵم بپرسێت پێویستم بە شتێک بێ یارمەتیمەیەت هەموو کار لە خەمی منایە هاوکاری مەکات لە هەموو کارەکانمە کاتێک کە عەبدوڵڵای موبارەک ئاگادارە بێتەوە لەمە بە جوولەکەکە ئەڵێ من 1000 دینارەکە تێمێ و خانووەکە مەفرۆشە مادەم تۆ قەدری دراوسەیە زانیت پێم خۆشە گورجی وڵاتەکەی خۆم بمخوا نەوەکو شێری ئەرزەڕۆن ئەی خوێن مەژیگەل تازووە بەمرە دەڵێن سەجی هار چل شەوی عمرە
زگوردی سەرمەڕ بۆ وا فەقیری خۆ تۆ هەوێنی نەو مەنجەڵ شیری هەرچی مێرولە کردی بە ساڵێ وشتر لێسیدا هەر بە قەپاڵێ ئاوت خواردەوە جارێک لە کانی بەردی تێمەخە خۆ تۆ ئینسانی لەگەڵ چێ خواردت چایەکی تاڵی خەیانەت مەکە بە سەر و ماڵی خۆت ناحەز مەکە لەکەن تەڵەبکار حیساب بە دینار بەخشین بە خەڵوار هیچ عەیب ناکەی دەبوو داڕزی ڕفیقی قافڵە و شەریکی دزی ئەگەرنەوە کە ڕۆژێک کابرایەک ئەچێت بۆ لای بایعەکەیان و پێڵێت کە برنجم بەرێ بایعەکەشیان ئەڵێ برنجمان نەماوە کابرا ئەڵێ زۆر چاکەکەواتە کەوچکێ لە بنکڕەکەیم بێت. ئەگەرنەوە کە ڕۆژێک کابرایەک برادەرەکەی فێری زۆرانبازی ئەکات هەموو جۆرە نەخشەکانی زۆرانبازی فێرەکات و چەند خوتوە و چەند هونەری هەیە تەواوی نەخشەکانی فێرەکات کە بریتیە لە 359 جۆری زۆرانبازی ڕۆژێک پاشاڵێ ئێستا کاتیەوە هاتووە زۆران بگرن بزانم کامتان باشترن بۆیە کە زۆران نەگرن ئەبینن تەلەبەکە لە مامۆساکە ناباتەوە پاشاڵێ بۆشی دیارە هیچ فێر نەبووی ئەوی شەڵێ بە هەموو شتەکانی فێر کردوم بە زۆران بازەکاڵی هۆکار چییە ئەوی شەڵێ قوربان یەک فەنماوە من فێرم نەکردووە بۆ ئەوەی کەس لە من بێسر نەبێت و لە کۆتاییە من بشکێنێت. ئەگەرنەوە کە ڕۆژێک کابرایەک ئەبورێتەوە و خەڵکی وازانن مردووە بۆیە ئەی پێشنەوە ئەیبەن بۆ گۆڕستان و لە کفنی ئەنێن کاتێک لە خەریکی ناشنی قەبرەکەین ئەبینن کە کابرا لە کفنەکەیەتە دەرەوە هەڵەسێتەوە هۆشیاتوەتەوە بۆیە خەڵکەکە هەموو بەجارێک ڕاکەن بەڵام یەکێک لە ئامادەبووان خاکە نازێک بەسەریا ئەکێشێت وەی کوژێ ئەڵێ وەرنەوە بگەڕێنەوە زیڕەکەن مەتەسن کابرام کوشتەوە ئیتر هەڵناسێتەوە. ئەگەرنەوە ڕۆژێک لە ئاهەنگی لەدایکبوونی برنارد باروخ لێ پرسن قوربان بە ڕای ئێوە کەسایەتیە گەورەکانی مێژووکێن ئەویش ئەڵێت 4 جۆر کەسن یەکەم ئەوانەی کە کارەکانیان باش ڕادەپەڕێنن کرێکارێکی باشن دووەم ئەوانەی کە شەقامەکان پاکەکەنەوە سێیەم دایکانن و چوارەمیش سەربازەکانن. ئەگەرنەوە کە ڕۆژێک کابرایەک ئەچێت بۆ چێشخانە و ئەبینێت کە مێشک لە خواردنەکەیەتی بۆیە دەست بەجێ گارسۆنەکە بانکات و ئەڵێ ئەم خواردنەی کە ناوتانە مێشی تایە ئەوی شەڵێ خەممەخۆ ئێستا زەڵاتەکەیەنن جاجاڵۆکەی ناو زەڵاتەکە مێشەکەت بووە خوات.
پیرێنشینی بێدارم لەدەست پیرێنشینی خوایە ئەمەوێن جانم بسینی خوایە ئەمەوێن جانم بسینی کاتی خاون ماڵ بەربنگم دەگرێ کاتی خاون ماڵ بەربنگم دەگرێ لەگیر باڵمدا بەخوا پارە نابینی لەگیر باڵمدا بەخوا پارە نابینی ئەگەرنەوە کە ڕۆژێک پیرێژنێک کە تاکە مانگایەکی هەیە لێ دزرێت و زۆر بێتاقەت هەبێت خێرا خۆی ئەگەیەنێتە لای پاشا و پێڵێ قوربان ئەم شەو مانگاکەم دزراوە بۆچی دزرا و شتێکمان بۆ بکەن پاشاش تووڕا بێڵێ پیرێژن بۆچی یەخەویت و ئاگاد لە مانگەکەت نییە ئەوە ئەرکی سەرشانی خۆتە پیرێژنەکەش زۆر بێتاقەت بێ ئەڵێ قوربان من بۆیە بە ئارامی خەوتم وامزانی پاشا نەخەوتووە و ئاگاداری مڵک و ماڵی ئێمەیە ئەگەرنەوە ڕۆژێک ژینگە پارێزێک کۆڵانەکانە گەڕێ بۆی ماڵەکان ئاگادار کاتەوە خۆڵەکەیان فڕێبن بۆیە ئەگەڕێ کۆڵان بە کۆڵان خۆڵ خۆڵ کاتێک پیاوێک گوێی لێ بێت و دەرگاکە ئاکاتەوە بە ژنەکەیڵێ خۆڵمان هەیە ژنەکەیڵێ بەڵێ کابراش بە ژینگە پارێزەکەیڵێ دەست خۆش بێ ئەڵێ خۆڵمان هەیە بڕۆ نامانەیە خۆڵمان ناوێ ئەگەرنەوە ڕۆژێک پەیامبەر دادوەری دەکات لە نێوانی دوو کەسدا و لەسەر مڵک و ماڵێک پیان ئەڵێ ئاگادارتانەکەمەوە ئەگەر حەقی کەسێکمدا بەلای ئەوی ترە بە سوور بزانێ ئەوە ئاگری دۆزەخە و ئەبێت بیخوات کاتێک کە دوو کەسەکە مابیسن ئەڵێن مادەم وای لێ هات هەردووکمان لەو حەقە دەرەچین و گەردنی یەکتی ئازاکەین و بەلای ئەو ماڵایە ناچین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان ڕێزی پێشکەشکاری بەرنامە ڕۆمیال فارس برایانی کۆنتۆڵ قەبوڵ و فەرموون چەپکێک گوڵ و چەپکێک نێرگس مەرگتان نەبینین هەرگیزا و هەرگیز نیسانی 2020 شارە زوو شارە دوانەکەی سەی سادق شاری وەلیدێوان Thank you.